ئاوارەکەین بۆ ئەڵڵا لە ناویان با ئیشەڵڵا ئاوارەکەین بۆ ئەڵڵا لە ناویان با ئیشەڵڵا عەقڵ و زانا و دانایە ئەوەی دژی مافیایە کێ ناسنامەی ئێمەی فرۆشت پارتی یەکێتی خۆفرۆش بەڕێزان شەقامی ناڕازی بریتانیا دابراو نییە لە شەقامی ناڕازی هەرێمی کوردستان لە ناڕەزایەتیەکانی هەرێمی کوردستان ئێمە یەک جەستەین ئازاری ئەوان ئازاری ئێمەیە ئازاری ئێمەش ئازارە بۆ هەر یەکێ لە خێزانەکانی ئێوە کاتێ ئێوە ناڕەحەتن لێرە کێشەیەکتانەیە کە سوکارەکەتان لەوێ ئازارە چێژن لەوێش ئەوان کاتێ ئازارە چێژن ئێمە لێرە لەگەڵ ئازارەکانیانە ئەژین بەر لە ماوەیەک شەقامی ناڕازی کوردستان پیاوێکی جوان بە هەڵوێست بوێری لەدەستدا ئەویش مامۆستا عومەری هەڵەبجە بوو بە پێویستی ئەزانم ئەمڕۆ لێرە بە ناوی ئێوەوە بە ناوی شەقامی ناڕازی بریتانیاوە سەرخۆشی لە بنەماڵەکەی بکەم سەرخۆشی لە هەموو ئازادی خوازان بکەم بەڕێزان ئەمڕۆ کە 16 ئۆکتۆبەرە یادی هاتووین لێرە یەکێک لە خیانەتەکانی یەکێتی و پارتی بیری خۆمان بێنینەوە و ئیدانەیکەین و سەرکۆنەیکەین و وەکو پندێک بیهێڵینەوە نەوەکانی داهاتوومان پندی لێ وەرگرن و هەرجارێک بیریان هاتەوە تف و لەعنەت بکەن لە سەرانی یەکێتی و پارتی دەمام چی خیانەت دانێن با دووز و کەرکووک ببینم دەمام چی خیانەت دانێن با ڕووی ئێوەی سووک ببینم دەمام چی خیانەت دانێن لاوی مەخمور چیژی شەنگال با چیتر لە سای ئێوە سەر نەبڕێن و نەبن ئەنفال دەمام چی خیانەت دانێن با مناڵە بێنانەکان بتان ناسن کە ڕابەرنین گورگە بەناو شوانەکان دەمام چی خیانەت دانێن با بەیانی کە چوونە گۆڕ کەس تاجە گوڵینە نێنێ بۆ سەرگۆڕی ئێوەی سەرشۆڕ دەمام چی خیانەت دانێن ئێوە سەرسەرین سەرسەری تفلە و گەلەشدارێکی تر ئێوە بکا بەڕابەری ڕێزان ئاشکرایە لە لای هەر تاکێکی نەتەوەی کورد هەردوو بنەماڵی بارزانی و تاڵەبانی هەمیشە وەک دوژمنێک وابوون بۆ ملەتی کورد مێژووی ڕەشیان ئەومان بۆ ڕوون ئەکاتەوە کەوا هەر هێرشێک یا هەر دوژمنێک بۆ پەلاماری خاکی هەرێمی کوردستان دابێت ڕاستە و خۆ دەرکەوتووە کە پێشڕەویان جوت بنەماڵە بووە لە سەرەتای دەسەڵاتی حکومڕانیان لە هەرێمی کوردستان زیاتر لە 1970 چەکداریان هەبووە و ڕۆژانە ئەو چەکدارانە ڕوو لە زیاتر ئەکەن بەڵام بۆ بەرگریکردن لە خاک و نیشتیمان نا بەڵکو بۆ گیانی هاونیشتمانان و چالاکوانانەی لەو هەرێمی کوردستان بەداخەوە دووبارە لە یادی ڕۆژێکی خوێناویدا لێرە کۆبووینەتەوە ئەوی 16 ئۆکتۆبەرە ئەو ڕۆژەیە کە لە سەدا پەنجاویەکی کوردستان فرۆشرا کە دەکاتە دوو بەرامبەری وڵاتێکی وەکو لوبنان ئەویش بۆ دینار و دۆلاری دوو لایەنی خیانەتکار کوردستان بە زۆنی زەرد و سەوزیان پۆلۆن کردووە داگیر کردووە لە کوردستان بووینێتە پەڵەی عار شەرمەزاری بۆ نێوچاوانی تاک بە تاکی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئێستاش لاف و گەزافی دیموکراسی و هەڵبژاردن و گۆڕانکاری لێ ئەدەن ئەمانە جگە لە خاکفرۆشێک زیاتر نین ئەمان دوای شکستەکەی ڕیفراندۆم و بێمنەتیەکەی مەسعود بارزانی لە هەموو دەسەڵاتدارانی ناوچەکە و هێزە عێراقیەکان و میلیشیاکان بە ڕێکەوتنیەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئەو ناوچانەی ڕادستی هێزە میلیشیاکان کرایەوە
و بووە هۆی گیان لەدەستدانی چەندین هاوڵاتی سڤیل و ئاوارەبوونیان بۆ ناوچەکانی تری عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستان و بە سەدان کەسیان کوشتووە و ڕفاندووە لە بەرامبەردا هیچ بەڵگەیەکی تاوانیان نەبووە. تەنها مەبەست لەو تاوانانە کە بەرامبەر کوردەکان نەکرێ ڕاوەدونان و چۆڵکردنی زەوی باو و باپیرانیانە و لە شوێنی ئەوان پێکاتەکانی وەکو عەرەب و تورکمان تێیدا نیشتەجێ بکەن و تا ئێستاش حەشتی شەعبی بەردەوامە لە تاوانەکانی بەرامبەر گەلی کورد لەو ناوچانە و لەلایەن حکومەتی عێراقەوە دەسەڵاتی ڕەهای پێبەخشراوە و دەستکراون بۆ هەموو تاوانێک دژی هەر کەسێک بێگوێدانە تاوانی کەسەکان. دژی مافیان بڕوخێ مافیا بڕوخێ دێت شەریکی دێت. سەبارەت بە خیانەتی سیوێکی ئاب کە لە ساڵ 1996 کرا و 16 ئۆکتۆبری 2017 لەلایەنی کەتی نیشتیمانی وەکرا. برایە لە ساڵی 1990 خەڵکیان فێر کرد ئەم خاکیان فرۆشت، خەڵکیان بە خەڵکیان وت کە ئەم خاکە ئێمە هەر کاتێ ژێوە بکرێتە مەترسیەوە بە زووتری کا بۆتان زۆڵ دەکەین. وەیە سەرەتایی دەستپێکی خیانەت لێوە دەستی پێ کرد. وەیە لە 16 ئۆکتۆبریش لە 2017 ئەم پەیامەیان دووپات کردەوە کە بە هیچ جۆرێ ئەوان دڵسۆزی ئەم خاکە نین. ئەوان هەمیشە ئەگەر هەر شتێک لەو کوردستانە ڕووبە ئەوان خۆیان و ماڵە و مناڵیان بە تکتێک و بە بینێکی تیارە ئەگەنە ئەوڵاتێکی سەلامەت و ئەو کاتە ڕۆڵە و برا و کەسوکاری ئێمە ئەدەر بەکوشت. Good afternoon everyone. Today we all stand here to be against those two regions, PUK and PDK zone. They give away our land to Turkey and Iraq. They two business company, no more than this. What happened in 16 of October was shameful. We'll never forget about. In a few days is election. Hopefully people don't forget about it. To what they done to us. 16 ئۆکتۆبەر و ڕۆژەی کوشت سەدا پەنجاوێکی خاکەکەی لەدەستدا و بووە هۆی دابەزینی باڵانسی لە ناوچەدا برێنراوەکان و عێراق. بەگشتی بەداخەوە بە بڕیارێکی مەسئول بەرزانی کەوتی حساب بۆ ڕێی یەک بەشەر ناکەم داوای ڕیفراندۆمی دەکرد لە کاتێکدا هەموو ئەنجام و شکستەکانی ئەو بڕیارە دیار بوو. بەڵام گوێی بۆ کەس نەگرت و سەرنجام کۆمەڵێک ڕووداوی گەورەی بە دوای خۆی داهێنا. یەکێک لەوانە تەسلیمکردنی ناوچەدا برێنراوەکان بوو بە حکوومەتی ناوەندی عێراق. گروپێکی تووڕەوی وەکو حەشدی شعبی کەمانیش گروپێک بوون بۆ کردارە سەرباریان کە چەندە جێگای مەترسین بۆ کوردەکان بەداخەوە. لەولاشەوە یەکێتی بێبەرگریکردن چەند کەسێکی بەرکوشتا و گەڕایەوە دواوە. بەڕاستی مای شەرمەزارێ بۆم دەسەڵاتە و بەهۆی بڕیارە بێئەزموونەکانی و ئەو هەموو ڕووداوە تراژیدیایی بەسەرگەلی کووردا هێنا. بۆ ئەوەی شەهیدبوونی ئاوارەبوونی چەندەها کەسی مەدەنی بێتاوان. جگە لە دەرزانی خاکەکە و ئێستاش ڕێگەیان خۆش کردووە بۆ تورکیا دوژمن کە بێتە هەرێمەوە. بۆ جوود بنەماڵە. نەگۆڕاون ئێستاتان لە ڕابردووتان لە ئێستاتان شەرمەزارتر و قێزەونترە. لە هەژمار نایە خیانەتان هەر لە سەرەتای دروستبوونتانەوە هەر لە ساڵی 66 و 74 هەر خەریکی خیانەت بوون. ئاش بەتاڵتان لە بەست خاکی باب و باپیرانمان کرد. دوای ڕاپەڕین و ئازادکردنی بەشێ لە خاکی کوردستان ئێوە هاتنە سەر سفرەی حاضری ئامادەکراوە بە خوێنی شەهیدان بە شەڕی براقوژی بە فرۆشتنی سامانی سەرزەوی و تەنانەت ژێرزەوینەوەکانی دوای خۆشتان دەرکرد و تاڵانتان کرد. بە فرۆشتنی تەل و عامود و کارەبا دەستان پێ کرد. سنووری دەستکردی دێگەڵەتان دروست کرد. تەسکیەی حیزبی و ئیدارەیتان دروست کرد. هەردوای تاوێ سیوێکی ئاوتان دروست کرد. سوپای شۆڤێنی بەعسان بە دەبابەوە هێنایە پەرلەمان. چیتان ماوە نەیکەن کۆتا خزمەتتان بە هەڵەبجەی شەهید و بە ئەنفالی گەرمیان و سێوسێنان بە دایکی شەهیدان هەڕاجکردنی لە سەدا پەنجاوێکی خاکی کوردستان بوو. نەگۆڕاون ئێستاتان لە ڕابردووتان لە ئێستاتان شەرمەزارترە. دەبێت دادگایەک هەبێت بۆ دادگاییکردنی ئەو سەرکردە حزبیە جاش و خۆفرۆش و خۆپەرستانەی خیانەتی نیشتیمانیان کردووە. خاکی هەرێمی کوردستانیان ڕادەستی دژمنان کردووە. دەبێت دادگایەک هەبێت بۆ دادگاییکردنی ئەو تاوان بارانەی ئێستا لە لوتکەی دەستەڵاتدان و دەستیان سوورە بە خوێنی دەیان مامۆستا و ڕۆژنامەنووس و چالاکوانی خوێنگەرم و ئازادی خواست. دەبێت دادگایەک هەبێت بۆ دادگاییکردنی ئەو تاوانانەی دەرهەق بەو زیندانیانەی کە بەبێ تاوان ڕاپێچی زیندانە دەستگا ئەمنەکان کراون و لەوەی ئەشکنجە دران. دەبێت دادگایەک هەبێت بۆ ئەو تاوانبارانەی دز و جەلاد و مافیا بوونەتە هۆی ئەوەی گەلەکەمان بەم شێوازەیە
لەم بارودۆخەیە بەبێ خزمەتگوزاری بەبێ ئازادی بەبێ نان و ئاو شەو و ڕۆژیان بەسەر دەهێناوە. فرۆشرا بە سیاسەتێکی فاشلانەی پارتی وێشێتی و ڕێکەوتێکی ژێربەژێریان لەگەڵ عێراق و هێزەکەی کرد کە لەو ڕۆژەدا لە سەیە پەنجاوێکی خاکەکەی دایانەوە دەست عەرەب و هێزی حەشی شەعبی ئەمە ژەگەرەتەوە بوو بڕیارە نابەجێی مەسعود بارزانی بە ناوی ڕیفراندۆمەوە بێ گوێدانە ڕێی هیچ کەسێک لەسەر بڕیارە فاشلانەکەی خۆی زور بوو کە بۆی لە دەستدانی کاکەکەی کە ناوچە دابڕێنراوەکان و خەڵکەکەی بووە. خەڵکەکەی بەشێکی زۆریان کوژران و ئاوارە و دەربەدەر بوون و ماڵیان تاڵان کرا و سووتێنرا و لە خاک و زێدی خۆیان دەربەدەر کران. هێزی عێراق بە تانک و زری پۆش و چەندەها جۆری چەکەوە دەستیان گر بەسەرە و ناوچانەی کوردی لێبوون. لە دەستدانی خاکێک کە بە خوێنی کورد بەدەست بوون بەڵام دەسەڵاتی حیزبی نەیتوانی بەرگری لێ بکەن و ئەو ناوچانە هەمووی تەسلیمی دەستی دەسەڵاتی عێراق کرایەوە. ئەمڕۆ لێرە کۆبینێتەوە یادی ڕۆژێکی ڕەشی 16 ئۆکتۆبەری 2017 کە ڕێک 7 ساڵ پێشێستا خیانەت کرا لە خاکم لە نەتەوەم لە میلەتم لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەستا بەڕادەستکردنی 150 خاکی هەرێمی کوردستان لە 7 ئۆکتۆبەردا پارتی دیموکراتی کوردستان هەستا بە تەسلیمکردنی ناوچەکانی شەنگال و مەخمور و دەوروبەری سنووری کوردستان گەڕایەوە سەردەمی 91 خەڵکی کوردستان ڕاپەڕینی بۆ کردبوو گەشتینەوە هێڵی 36 کە نیوەی خاکی هەرێمی کوردستانمان لەدەستدا سەرباری ژمارەیەکی زۆر شەهید ژمارەیەکی زۆر لە ماڵتێکچوون و ئاوارەبوونیان لەگەڵ ئەمەشدا سەرکردەکان و بەرپرسانی یەکێتی و پارتی هەڵاتن و هەڵاتن و گەڕانەوە بۆ هەولێر و بۆ سلێمانی. مەوێ لێرەوە پێتان بڵێم هەر هێندە بۆ قووەتی دەوڵەتداریتان چەند زوو دەرکەوت ڕیسوابوون و بێعاریتان. ئاخر ئێوە کەی پیاوی قووەت و هێزن کەی ئەوەندە بە شەرەف نیشتیمانێ بپارێزن لەوەتەی هەن میلەت دۆش و کەل لە بۆش و خاک فرۆشن بەنانی ئاش بەتاڵ فێرن لەسەر سفرەی بێشەرەفی ڕائەبوێرن بەو ئێسقانەی دوژمن دەیخاتە بەردەستان شکر و تێرن. ئێوەی بەناو دەوڵەت مەدار مرۆڤ گەلێکی دۆڕاون وەک بەراسی ناو قڵاون بێزارکەر و قێزەونن هەزار جار نەفرەت لێکراون. ئەوانەشی وا لە دەورتانن دڵخۆش نەکەن وا تێبگەن لە خۆتانن لە دەوری لاکە تۆپیتان ئاواجەمن ئەوان کەمتیاری سەردەمن خواردنیان بەس پاشماوەیە هەزار دەوری تر بگۆڕێ لە خوێرەتیان ناکەون هەر خەریکی ڕاوەڕوتن لای خوددا و بەندەش نابوتن نەک هەر شەریکە دەزن لە پێی منیشدا هەرجوتن. خاک وڵات نیشتمان بۆتە نووسینگەی جاشەکان لە پێش و پاش بە کەیفی خۆ لە پێش و پاش بە کەیفی خۆ لەسەر خۆ دەمانفرۆشن خۆ خەتای خۆمانە شعور ناکەین ئاخۆ هەتاکەی ئەم بێدەنگیە وەک مێگەل بڕۆین بەم دەبەنگیە شاگەشکەم شوانەکەم گورگە شیر و ماستیشمان تەنها بۆ ورگە بۆی ڕۆکەوێ دەمانخوا پێش ئەوەی بمان خنکێنێ باچی ترفری و نەخۆین بە سەوزی لە وەرگە. زۆر ناڵێم بۆکەم بۆتان بەیان کەم خاین دەرچوون فرۆشتیان قودس و دڵی کوردستان دایک پشتی شکا باوک پشتی چەما بوو بە خۆڵەمێشی ئاش بەتاڵ ڕۆڵەکانیان دەک داوەشێن هەڵوەشێن نەمێنێ ئەمرتان تفولێتان نەعلەت لە شیرتان هەر چاو بخوچێنن خەینا من چاو دەکەمەوە هەڵدەستم دەوەستم دەست بەکار دەکەم بژار ماڵ بە ماڵ گوند و شار نەوەیەکی کوردی ئاکار لەبار میلەت فرۆشان جاشانی پێدەدەم لە دار مەردانە کوردانە کۆڵ نادەم سەردانانەوێنم پڵنگ ئاسایی بریندار دەنەڕێنم مژدەی تۆڵە دەهێنم دەبمەگڕی کەرکووک گزنگی کەرکووک گرنگی کەرکووک گۆڤەندی چاونەترسی دژی ڕەقیبی چاوبرسی تاکە کوردێک مابێت بێشک سەر دەکەوی ناکەوی کەرکووک خاکی کوردان فیداتین بە ڕۆح و گیان. هەموو لایەک بەخێر بێن بۆ ساڵیادی خیانەتی 16 ئۆکتۆبەر. ئێمە زۆر درێژەی نادەینێ بە کورتی هەرەوە ناڵێین یەکێتی و پارتی هەر لە سەرەتای دروستبوونیانەوە لە شاخ هەتا ئەگاتە ئەم لەحزەیە هەمیشە خیانەتیان لە میلەت کردووە و خیانەتیان لە هاوڕێ و دۆستەکان و هاوخەباتەکانی خۆشیان کردووە. ئەوەی کە گرنگە من لێرە بیڵێم ئەوەیە کە ئێمە کە سوکاری ئێمە لە کوردستانە و دڵنیام
کاریگەری ئێمە هەیە لەسەر کەسوکارمان لە کوردستان ئامادە بووان ئەوەی کە گرنگە لێرە منەمەوێ پێتان بڵێم ئێوە بە کەسوکارتان بڵێن لە کوردستان تکایە نەکەونە ژێر کاریگەری ئەو هوتافانەی کە ئێمڕۆ ئەدرێ لەسەر ستەیجەکانە و لە مەلعەبەکانە یەکێتی و پارتی ئەمڕۆ دەستیان بۆ جۆرێک لە یاریکردن بردووە کە ئەویش خۆ بە فریشتەکردن کە ئەویش نمایشکردن جۆرێک لەوەی کە ئەمانش ناڕازین یەکێتی بە پارتیەڵێ کۆتایی پێدێرین بە هەمان شێوە پارتی بە یەکێتیەڵێ 33 ساڵام دوو حیزبە ئەم سیناریۆ و ئەم فرتوفێڵانە بەردەوامە بۆیە ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێوە بە کەسوکارتان بڵێن داوی فرتوفێڵەکانی یەکێتی و پارتی نەخۆن بڕۆنە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگ بدەن دش بە یەکێتی و پارتی دەنگ بدەن تکایە جارێکی کە بڕوا بە یەکێتی و پارتی مەکەن 16 ئۆکتۆبەر برینێک بە جەستەی نیشتیمانەوە 16 ئۆکتۆبەر لەو ڕۆژەدا کە لە سەدا پەنجابێکی خاشی کوردستان بە شارە گرنگەکانی وەکو کەرکووک و جەلەولا و دووسخور ماتوو ڕادەستی میلیشای عەشدی شەعبی کرا لەلایەن بە هاوکاری و دەست پێشخەری یەکێتی نیشتیمانی کوردستان و لە 17 و 18 ئۆکتۆبەریشدا پارتی هەمان کاری کرد و مەخمور و شنگال و ڕەبیعە و تەلەحفەری ڕادەستی هێژدەکانی عەشدی شەعبی کرد خیانەتی کەرکووک و دەوروبەری دڵەیەکی ڕەشە لە مێژووی کورد بە نێوچاوانی سەرانی ئەم دوو حیزبەوە بۆیە ئێمە ئەمڕۆ چالاکوانان و چاودێران و ڕەخنەگرانی سیاسی و ڕۆژنامەنووسان ئەوانەی باوەڕمان بە دادپەروەری هەیە دژی ئەم خیانەتە گرت بووینەوە لەم ڕۆژەدا پێکەوە وەستاوین بۆ یادکردنەوەی بەرخودانی گەلی کورد و ڕەتکردنەوەی ئەو خیانەتەی کە خاکەکەمانی ڕستەتە دەست دوژمنەوە هاوڕێیان وەک ڕوونە ئەمڕۆ کۆبوونەوەی ئێمەی تاراوگەنشین لەبەر خیانەتێک لە خاک و نیشتیمان خیانەتی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 لەلایەن پارتێکی سیاسی باشوور کە مێژوو وەک پەڵەیەکی ڕەش و ناشرین تۆماری کردووە بە ناوی کۆمەڵێک کاڵفامی ناسیاسی نێو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە خیانەتێک بووە هۆکاری شەهید و برینداربوونی ژمارەیەک پێشمەرگە و هاوڵاتی دانیشتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و ئەو خیانەتە بووە هۆکاری لە دەستدانی لە 150 خاکی کوردستان جابۆیە ئەرکە لەسەر هەموو کوردێک و تایبەت ئێمەی تاراوگەنشین وها کارێک شەرمەزار بکەین و تا بتوانین بچین بەگشت هەرچی ناداتی و زەڵم و چاش و خاکفرۆشانی هەردوو حیزبی جووتمنە ماڵە سپاس بۆ ئێوە سپاس بۆ خۆڕاگریتان وەکوەندامی ڕێکخراوی داکەم ڕۆکردبوونێتەوە لێراوەکو خیانەتی گەورەی 16 ئۆکتۆبەر کە یەکێتی پارتی دژی میلەتی کوردی کردیان و 150 کاتی کوردیان فرۆشت و هیوادارین کە لەم دەنگدانەدا کە بە زۆرترین خەڵکەوەی لێبین نەچێت و خیانەتەکەی لێبین نەچێت بۆیە ئەم پرۆتێستە بڕووکەن دەستخۆشی کۆمەلایەن بەڵێ ئێمە وەکو گەنجانی پاراوگە خیانەتی 16 ئۆکتۆبەر سەرکۆنەیەکە لەبەرەوەی ئێمە میلەتێکین کە کۆمەڵی حیزب ممارەسەی ئەو سیاسەتە قێزەونی ئێمە ئەکات کە دەنگی ئێمە نەتەوەی ئێمە چۆن بڵێ خیانەت بەرەو خیانەت ئەبە یعنی وای لێکاتە نەتەوەکەمان چەند ساڵ چەند کات یعنی هەوڵ دەین بۆ خەبات بۆ ئەوەی نەتەوەیەک ناسنامەیەکە دەشناسێکی هەبێ لە دنیاە خاوەنی دەوڵەت بێ بەڵام ئەوان لەبەر ئەوەی لەبەر حیزب و بنەماڵە تەنانەت ئێمە هێشتا کیانێکمانێ بە ناوی حزبی شتێکمانێ بە ناوی حزب و سیاست لەبەرەوەی هەموو ئەمانە بوونەتە قوربانی بنەماڵەیەکان خێزانێک ئەو ڕۆکۆبوونەوە لە بەرمیگام لەبەر لە سەتا پەنجاویەکی هاتی ئێستانی کورداوە خەڵکی کوردستانی دەنگ بە یەکێتی بە پارتینەدا ئەوانە هیچ سیاست شتێک جێبەجێ ناکەن جگەل لە خۆفرۆشی و کارفرۆشی بەڕێستان وەکو ئەندامی ڕێکخراوی داگۆ هیچ هیوایەکتان ماوە بە هەرێمی کوردستان کە یەکێتی و پارتی حکومی دەکات نەخێر بەڕاستی ئێمە هیچ هیوایەکمان نەماوە وەکو گەنج و کوردانی کاراوگە هیچ هیوایەکمان نەماوە بۆ کوردستان و ئەو گەنجانەشی کە لە کوردستانە ئەوانیش بە هەمان شێوە
گەنجە پیرە لاوە هەر کەسێکە هیچ کەسێکی وای بۆ دوو دەسەڵاتە نەماوە چونکە هەموو ڕۆژێک هیچ شتێکی تازە لە کوردستان ڕوو ناگەن شتەکان دووبارەیە خیانەت و کوشتن و بڕین ئەو دوو دەسەڵاتەکە یەکێتی و پارتیەکە هەموو ڕووبارەکانی کوردستان بێنیت بیکەی بە مرەکەب و هەموو چوو لق و کۆپی ئیدارەکانی کوردستان بێنیت بیکەی بە ڕۆمانبینی سوود و خیانەتی ئەو دوو دەسەڵاتە تەواو ناکات بۆیە لێرەوە پیانەڵێم بۆ ئەم دەنگدانە ئەو دوو دەسەڵاتە بخەنە زبڵدانی مێژووە و بیدەنە دەست سزای گەن. بەڕێستان پەیام و چییە بۆ میلیشیانەی کە پارێزگاری لە سەرانی یەکێتی پارتی و حیزبی دەسەڵاتەکە؟ پەیامەکەی من بۆ ئەو میلیشیانەوە بۆ کوردستانیان بۆ خەڵکی کوردستان بۆ هاونیشتێمانیان تکایان لێ ئەەکەم 31 ساڵی نەهامەتی میلەتی کورد و خیانەت و 16 ئۆکتۆبەر لەبیر نەکەن تکایە لە ڕۆژی دەنگداندا بیریان بێ کە 31 ساڵی نەهامەتی هەردوو بنەماڵی یەکێتی پارتی چیان بەسەر میلەتی کوردایەنە. ئەچمە لای ئەندامێکی تری ڕێکخراوی داکۆ ئەمە پرسیارێکی لێ بکەم ئایا بەڕێستان بۆچی هاتوون بۆ وڵاتە داوای مافی پەنابەریتان کردووە یا چوو بۆکاری وای لێ کردووی بوویتە پەنابەر لێرە و داوای مافی پەنابەری بکەی لە وڵاتە و دوور لە نیشتیمانی خۆ چونکە نیشتیمان لای هەموو کەسێ شیرنە چوو بۆکاری وای لێ کردووی نیشتیمان جێبێت. گەنجانی کە لێرە ئێمەش ئەو کەسانی کە لە کوردستانمان بەجێ نەیەمانە ئێستا ژیانمان لەژێر خاکە ئەم دوو بنەماڵەیە لە قاچاقچێکی و لە خەڵکفرۆشتن و لە دەرمانی کیسپار و لە خواردنی کیسپار و هیچ شتێک نەماوە کە بەسەر ئەو میلەتیان نەیەن ئەو کەسانی کە لێرە کە دژی ئەو دوو بنەماڵەی لە کوردستان وەستاو نەتوانێت دەستیان نەگەشتۆ بە خوێنی ژیانمانی ژنا ئێمەش وەکو زۆربەی ئەو کەسانی کە ڕۆژنامەنووس و زۆربەی ئەو کەسانی کە دژی سیاسەتە گاندەڵەکەی پارتی یەکێتی بوون ژیانیانە خستینە ناو بۆ ڕەوانێ سوپاس بۆخۆکە دەستیان بە ژیان ئێمە نەگەشت و ئێمەش لێرە هەتا ماوێت دوژمنی ئەو دوو حیزبین حتا لە ناویانە بین و ئەیخێنە ژێر پێڵاوەکان ناکەن. ئێمە داوامان لە کەسبکار و خەڵکی کوردستان خەلکی کرد ئەمانە بەر مافیان نەکەنەوە ئەمانەش وەرمەژن ڕێژ و ئەمانە مەناڵی سیاسی وایە هەموو شتێک دەکەن ژی بینە دەست بۆش پەیامی تو پەیامم بۆ هەڵەتیانی کوردستان ئەوەیە کاتان لێ یەکەم دەنگ مەیەنەوە بە یەکێتی پارتی دووبارە ئەم دوو دەسەڵاتە دروست مەکەنەوە و گەورەی مەکەنەوە لە خۆتان ئەو هەردوو دەسەڵاتە بوون خیانەتیان کرد لە قودسی کوردستان کوردستانیان فرۆشت بۆ بەرژەوەندی شەخسیەکانیان بۆ مانەوەی حیزبیان بۆ مانەوەی دەسەڵاتی خۆیان بیری بێموچەیی بیری خراپی گوزارانتان بیری نەبوونی داهاتی کوژیانێکی شایستە بۆ ئێوە کە نەبووە لە وڵاتێکا کە پڕە لە خەزانەیەکی زۆر ڕێزنەگرتن لە گەنج و سەرمایەی گەنج کە لە وڵاتەیە هەموو گەنجەکان لێرە ڕایان کردووە بۆ ئەوروپا و ئەوتان لە ئەوروپا ئەژین و دوورن لە خزم و کەسوکار و ژیانیان نییە. گەنجانە دەکەم جوانیان هەیە لە یادی خیانەتی گەورەی 16 ئۆکتۆبەر هەمویان کەوتنەوە لێرە یەکێتی پارتی دەسەڵاتی کوردی ڕسوا بکەن لێرەوە پەیامێک دەنێرم بۆ خەڵکی کوردستان بۆ هاوڵاتیان بۆ کەسانی مافی دەنگدانیان هەیە وەک چۆن یەکێتی پارتی لە مانگی ئۆکتۆبەر خاکی کوردستانیان فرۆشت و سوکایەتیان لە خوێنی شەیدا کرد ئێوەش لە 20 مان کە مانگی ئۆکتۆبەرە سوکایەتیان پێ بکەن بە دەنگەکانتان هەڵیان بدەن زبردانی مێژوو کۆتاییان پێبێنن حکوومەتێک هەتا بڵێ گەندەڵە هەتا بڵێ دزە قوتایینە فرۆشە چیبی ئەو دەسەڵاتەیە و چەندەها کەسی لە پێناو مادی ژێر پارەی خۆیان بۆی لە دەسەڵاتە بمێنەوە ئەتوانن بیکوژن لە ناوی بەرە چەند بۆی خۆیان لە دەسەڵات مێنووسە بۆ 16 ئۆکتۆبەر ئەو مێژوە ڕەشەی یەکێتی پارتی نووسیانەوە بۆ گەلەکەمان دەستکەوتی 30 ساڵەی پێشمەرگە لەگەڵ هاوپەیمانانێک ئەو هەموو قوربانی و خەباتیاننا لە پێناو خاکە لە ماوەی 24 سەعاتە هەر هەمیان ضربی سفر کردەوە و چەندەها پێشمەرگە و خەڵکی سیڤیلی تازە کوژرا بە بۆنەی خیانەتەکەی پارتی یەکێتیەوە کە سەبەبی ڕئیسی بنەماڵەی جەلال تاڵەبانی بوون کە کەرکووکیان بەجێشت تەنها لە بە خودی مادی و معنەوی خۆیان و پارتیش ئۆکەی کردبوو بۆ حکوومەتی عێراق و زۆر سپاس. نەشکۆش ئایا یەکێتی پارتی ئیتر جێگەی متمانە دوای و هەموو خیانەتەی کردویانە لە گەلەکەمان بەناوی خۆی گەورە بەشنەمی بەزان بەکەرات نیگاوەتەتانەکەم نەخێر یەکێتی پارتی گەندەڵن لە 16 ئۆکتۆبەرە ئەم خاکی کوردستانیان فرۆشت بەداخەوە ژیانی خەڵکیان وێران کرد هەر خراپ و قسەشم بە خەڵکی کوردستانەوەیە کە لە بیستیمامان نەچن بۆ دەنگدان و بە هیچ شێوەیەک دەنگێت نووسینێکی شمەیە بێ پێشەشتاگەم ئەگەر ئاسایی ناخۆ
وڵاتمان فرۆشرا لەم ڕۆژە ڕەشەپیسەدا لەسەر دەستی دووبنەماڵە میلەت ژیانی تاڵە مەبەستی من لەم قسانە دوور لە ماساوچیەکانە ئەوانەی دواکەوتن حیزبن زۆر خۆشە ژین لەم ژیانە بە پارە و سامانی هەژار بەردەوام دوورن لە نیشتیمان بەڵام بەداخەوە بۆیان گرنگ نییە نیشتیمانمان تەنها ئەوەی دەیانەوێت جاسوسی پارێزت حیزبە ڕسوا بن خاکفرۆشەکان ئێستا بێخەمن لە ژیان دڵنیا بن ئازادی خواست لای ئێوە جێ نابێتەوە بۆیە لێرە قسەی دڵمان بە ڕووتانە دەدەینەوە یادکردنەوەی ئەم ڕۆژە زۆر خەمباریە بۆ ئێمە بەداخەوە ڕۆژی ڕەژبوو بۆ ئێمەی خاکفرۆشتەوە ماڵی مەلای جەلایی تێر نابن لە پارەی میلەت بزبز خاکی کوردستانمان ئەفرۆشت بەبێ قیمەت تەنها لەبەر کەمێک پارە فرۆشتیان خاکی بێنازمان بەداخەوە کەی ڕۆژێ بێ کە ڕسوا بن لە بەرچاومان دڵنیا بن زۆر زیاتر نین لە سەدام حوسێنی دیکتاتۆر چۆن بە خوێنی شەهیدانمان پەیکەری ئەویشمان ڕووخان سەرەتان دێ بارتان قورسە فرۆشتوتانە وڵاتمان گەرەمی کوردستان لەلایەن کەسی وێرانەوە بەڵێکی ڕۆژانەکیانەکانی سوێتی یا وەرکاوەنی حکومەت و پەرلەمانە فڕۆکەکانە بێتی یاسمانی وڵاتەکە لەژێ دەسەڵاتی تورکیا وێرانە بێت پێم وایە کوشتنی هەر تاکی لەسەرم تاکەلایەن هەندوو وڵاتەوە بەفرۆشی بێتەوەکەوان داوانەکەی لە ئەستۆی دوو بنەماڵەی فەرمانڕەوانی بەڵکو داوانەکەی بەسوێ و کەسانێک و بەلایەتی وەک بنەماڵی دەمەوێت لێرەوە پێتان بڵێم کە خیانەتی مێژووی 16 ئۆکتۆبەر ڕۆژێکی ڕەش تەلەڤیزیۆن ناکرێت لە هەر شوێنێک دووکەڵێک هەبێ ئاگرێک هەیە لە هەر شوێنێک خیانەت و خیانەتکاری هەبێ پارتی وێشەدیفونی هەیە مافیا نیشتیمانی نییە درۆزن بەڵێنی نییە پارتی وێشەتیش ئەخلاقی سیاسییان نییە